بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە سستی لە خستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەروەها ڕاگررتنی هاوکاریە داراییەکانەکەین لەلایەن هاوپەیمانانەوە. بێگومان وەزارەتی پێشمەرگە لە ژێر ناونیشانی لیوە هاوبەشەکانە 72,000 پێشمەرگە لە خۆی دەگرێت کە پێشمەرگەی یەکێتی و پارتین. هەروەها یەکەکانی 78 کە ئەمانە سەر بە یەکێتی و پارتین و هێشتا یەکیان نەگرتوتەوە لە ژێر ناونیشانی لیوە هاوبەشەکان، ئەمانیش ژمارەیان نزیکەی 66,000 کەسە بە کۆی گشتی 138,000 پێشمەرگە لە هەرێمی کوردستان بوونی هەیە. پشکنەری گشتی ئەمریکا کە لە وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێک دێن دەڵێت پێشمەرگە گیرۆدەی دەستی حیزبە و هەروەها کێشەی نەبوونی بودجەی هەیە. سەبارەت بۆی کە دەڵێ گیرۆدەی دەستی حیزبە بێگومان ئەو با بڵین لە گرافیکی پێشوە کە باسمان کرد زیاتر لە 70,000 پێشمەرگە لە ژێر ناونیشانی لیوە هاوبەشەکان یەکخراونەتەوە، ئەمە تەنها شکلیە، ینی ڕێشەیی نییە، چونکە بینیومان لە با بڵین ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە کە زۆر بڵێ بە خێرایی هێزەکانی یەکێتی و پارتی لە نێوان لیوە هاوبەشەکانە لێکتری جیابوونە و هەر یەکە و لە حیزبی خۆیەوە چ با بڵین فەرماندەکانیان چ پێشمەرگەکانیان ئەوامیریان وەرەگرت. هەروەها کێشەی نەبوونی بودجەشیان هەیە، ینی ئەوەی کە یەکیشی گرتووەتەوە تەنها شکلیە. ماڵپەڕی ئەلمۆنیتەری ئەمریکی ئەڵێت ئەو پرۆژە یاسایە، ئەو ڕۆشنووسە پرۆژە یاسایی بۆ ساڵی 2026 لە ڕووی داراییەوە وەکو بودجە بۆ ئەمریکا ئامادە کراوە. دەڵێت ساڵی 2026 ئەمریکا هاوکاری دارایی بۆ پێشمەرگە ڕادەگرێت، کاوابێ ئەو لێک تێگەیشتنی لە ساڵی 2017 هەبووە تا ساڵی کۆتایی 2025 بڕەکە لە ساڵی 2026 لە ساڵی دارایی ئەمریکایە ئەم هاوکاریە ڕادەگیرێت. باش. طبعاً ئەم لێک تێگەیشتنە یا با بڵین ئەم ڕێکەوتنی نێوان هاوپەیمانان و پێشمەرگە لە ساڵی 2016ەوە سەرچاوی گرتووە، بەڵام لە 2017 چۆتە بواری با بڵین جێبەجێکردنەوە کە لە 2017 بۆ 2024 مانگانە 20 ملیار یا 20 میلیۆن دلار دراوە بە هێزەکانی پێشمەرگە، ئەوانەی کە وەک گوتم لە نێو لیوە هاوبەشەکانە یەکیان گرتوێتەوە، بەڵام ئەم لێک تێگەیشتنە لە ساڵی 2022 جارێکی دیکە نوێکرایەوە. ساڵی 2024 بۆ 2025 هاوکاریەکەی هاوپەیمانان لە 20 میلیۆن دلارەوە دابەزی بۆ 15 میلیۆن دلار. زۆر چاکە. طبعاً جگە لە پێشمەرگە هێزی دیکەی ئەمنی هەن لە هەرێمی کوردستان بزانین چین. وەزارەتی ناوخۆ 151,419 کە ئەمانە بریتین لە پۆلیسی دارستان و پۆلیسی محلی و ئەو بابەتانی دیکە دەکەونە ژێر ڕکێفی وەزارەتی ناوخۆوە. هەروەها وەزارەتی پێشمەرگە پێشتر باسمان کرد 138,619 پێشمەرگەن. دەستگای ئاسایش، ئەمە دەستگای ئاسایشی پارتی جیا، دەستگای ئاسایشی یەکێتی جیا و یەکیان نەگرتوێتەوە کە 33,633 کەس لەم دەستگایە بوونی هەیە. هەروەها ئەنجومەنی ئاسایشیش 8,674 کەسی تێدایە کە ئەمانە هیچیان یەکیان نەگرتوێتەوە. کۆی گشتی هەموو هێزە ئەمنیەکان لە هەرێمی کوردستان ئەگاتە 332,345 کەس. باش. موچەی وەزارەتە ئەمنیەکان ئەوەی پێشتر باسمان کردن، هەم لە ناوخۆ، هەم لە پێشمەرگە، هەم لە دەستگای ئاسایش، هەم لە ئەنجومەنی ئاسایش مانگانە 420 بۆ 430 میلیارد دینارەواتە نزیکەی نیوەی با بڵین موچە خۆرانی هەرێمی کوردستان بۆ ئەم دەستگا ئەمنیانە ئەڕات لە هەرێمی کوردستان. ئەمەی لە بژمارە ئەم جاردا باسمان کرد سستی لە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و ڕاگررتنی هاوکاریە داراییەکان بوو بۆ لیوە هاوبەش.